برانی خۆشەویست ئەو کۆبوونەوەمان بۆ ئەوەیە کەوا باسی ئەرکەکانی سەرشانی پێشمەرگەی کوردستانتان بۆ بکەین بەو بۆنەیەوە کەوا بە بۆنەی یادی 45 ساڵەی دامەزرانی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان و تێپەڕبوونی 44 ساڵ بەسەر سەرهەڵدانی شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی هەواڵی کۆچکردو هەواڵ مامجەلال کە سوکاری قوربانیانی ئەنفال پیرۆزبایی خۆیان ئاراستەی سەرجەم خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوانی کوردستان و تاک بە تاکی ئەندامانی ئەو حیزبە دەکەن هەروەها باز لە مێژووی پڕ لە خەبات و سەروەری حیزبەکەیان حیزبی شەهیدان دەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن دەریایەکی خوێنی شەهیدەوە هەرە ئەو حزبەیە کە لە زۆر کێشە و لە زۆر گرفتی کوردستانە حزبی یەکلاکەرەوە بووە یعنی بڕیاری یەکلاکەرەوەی داوە حزبێکە کە بۆ ئەمڕۆ بۆ ئایندە پێویستە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا سەلماندۆتی زۆر کاری هێزێکی کاریگەر بووە بەرامبەر بە خەڵکەکەی خۆی بۆ بەرامبەر بە دوژمنانی بەرامبەر بە کەسوکاری شەهید و ئەنفالکراوەکان بەرامبەر پێشمەرگە قارەمانەکان بە ڕابەراتی جەنابی مامجەلال. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژێکە لەدایک بوو کە ضرورەتێکی مهم بوو بۆ نەک بۆ تەنها بۆ کوردستانی باشوور و بۆ تەواوی پاسەکانی ترش ضروری و پێویست بوو. کۆنگرەی چوارەمی یەکێتی و داڕشتنەوەی هەیکەلی نوێی ئەو حیزبە بە سەرکردایەتێکی نوێوە جارێکی تر هیوای لە ناودڵی کە سوکاری قوربانیانی ئەنفال ژیاندۆتەوە و هەر بۆیە داوا و پێشنیاری خۆیان ئاراستەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. داوا لە سەرکردایەتی تازە و سەرۆکارمان ئەکەین هەوڵ جدی بدەن بۆ باشترکردنی گۆزەرانی خەڵکی کوردستان وەک کەسوکاری شەهیدان بۆ پێشمەرگە قارەمانەکان بەڕاستی ئێمە هەر ئەوە لیان چاوەڕوان ئەەکەین کە ئەوان هەوڵێکی کاریگەر بدەن بۆ ئەم دۆخەی کە کوردستان تێکەوتووە. داواکارین لەم سەرکردایەتی تازەیەکی نیشتیمانی کوردستان کە بە هەمان خەبات و بە هەمان گڕتوونی زمانی مامەوە بێنە مەیدان و یەکێتیەکەمان بەرە و پێشەوە بەر وەکو کەسوکاری قوربانیانی ئەنفال باسییان لێوە کرد ئەگەر بە ویژدانەوە ئاوڕێک لە مێژووی کوردایەتی بدرێتەوە لە سەرجەم ئەو قۆناغانەی کە گرفت و ئاستەنگ هاتۆتە سەر ڕێگای گەلەکەمان هەنگاو و پلانی چارەنووسازی یەکێتی هەمیشە فریادڕەس بووە هەر بۆیە لە ئێستاشدا ئومێدیان وایە کە جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆحی قوربانیەکانیان شاد کاتەوە و سەرکردایەتی نوێی یەکێتی هەنگاو بنێت بۆ چارەسەری ئەو گرفتانەی کە لە ئێستادا بەرۆکی کوردستانیان گرتووە. مەجید حەمید گەلی کوردستان چەمچەماڵ.